لە دڵی شارەکاندا دوو جیهانی جیاواز هەیە. لێرە مامەڵەکان بە پێکەنین و گفتوگۆ دەست پێ دەکەن. لە بەرامبەریشدا مۆڵەکان و بازاڕە مۆدێرنەکان هەن کەوا خزمەتگوزاری و تەکنەلۆژیا لێرەدا هەمووی پێکەوە کۆبۆتەوە لە یەک شوێندا. پرسیارەوەمان هەیە پێمان بڵێ چۆن وا سەردانی ئەم بازاڕاکەن بۆ نمونە با بڵین لەم جۆ گەرمەیە سەردانی مۆڵێک سەردانکردنەکەمان بە بۆ نێوەم ناوەشتەکەی تۆزێ هەرزانترە و بۆیە ئێمەش لە ئێرانەوە هاتوین ئەشیاکانیان تۆزێ هەرزانە بۆ هاتوین. زۆر باشە دەستە خۆش بێ بەخێر بێن ینی ئێرەتان پێ خۆشە ینی سەردانی ئەم بازاڕانەکەن. چۆنە ئەشیایەکیش بتەوێت لێرە دەست دەکەوێت سعریشی بەنسبەت ئەولاوە باشە خراپ نییە. بەڵێ ئەی سەردانی مۆڵەکانتان کردووە؟ مۆڵەکانیش کەم تاکورتێک هەرچوین سەردانمان کردووە. ئەوە ئەمتان پێ چۆن بووە؟ خراپ نییە ئەویش خراپ نییە. ئێرەتان پێ چۆنە ینی حەستان بە ئەم بازاڕە شابیە هەیە؟ هەیە خراپ نییە. ئەم بازاڕەکەی باشە هەم خەڵکەکەشی باشە بەرخوردیشیان باشە و پێشەکی دەستخۆشی لە کەناڵەکەشانەکەم و ئیتر دوانیوەڕۆیان خۆشە بەڕاستی کە دێیتە ئەم بازاڕە کەیڤەکەی شتەکەشی هەرزانە بەنسبەت ڕۆژهەڵاتەوە هاتوین بەڕاستی سلێمانی شارێکە بۆ گەشتیاری بۆ لە چوارپاچی کوردستانە بێ بڵین بە تایبەتە هەم بۆ کڕین و فرۆش هەم بۆ گەشتیاری بەڕاستی ئێمە سلێمانیمان زۆر پێخۆشە چەندی کەڕەت هاتوین بۆ ئەکسەری شارەکانی کەسوین بە سلێمانی تایبەتە ینی زۆرترین جار هاتوون بۆ ئێرە زۆر هاتووین بەڵێ هەم لە حازی دەستکردنەوەی خۆشە ئێمە هەموو جارێت میشایەکەین لەوێش بەڵێ ئەرە وەڵی تر دەستخۆشیتان دەیەکەین ئەنی بەردەوام بینێری کەناڵەکان ئەرە وەڵا بینێری زۆر خۆشحاڵ خۆمان هەم مناڵمان میشایەکەین. ئەکە لێرە بازاڕیەکەن پێتان چۆنە ئاوا مامەڵە و شتی فرۆشیارەکان؟ وەڵا بەرخوردیان باشە ئەمجا شتەکەشی بەلاشە لە چاو بەعزە شوێنێ فەرقی هەیە شت لە کولا لە هەموو شوێنێ گران بووە بەس ئێرە باشترە تا لای ئێمە گرانیش بێ زۆر ناگەڕێ یعنی لەسەری مار و مێر و دەست دەکەوێ بۆ باشە شتەکانی هەموو شتێکت دەزەکەوێ ئەشیای باشە بەڕاستی بانی بەدڵتانە زۆر زۆر باشە دەستی ئەوش خۆش بێ زۆر سپاسانەکەم بەخێر بێن خۆشحاڵ بووین دەستی ئەوش خۆش بێ زۆر سپاس.
خەڵک بۆچی زیاتر سەردانی ئەم بازاڕاکە لە جیاتی بوون ما بڵێن بچێتە مۆڵێک بەتایبەت لەم جۆ گەرماشت بکڕێ زیاتر چۆنە خەڵک سەردانی ئێرە زۆری هەرزانیە لێرە مەسەلەکە ئەوەیە بەڵێ خەڵک لێرە جای چوار شتەکڕێ لێرە ناچێت مکسۆرمانگەیدانە بکڕێ بەڵێ چونکە تو ئێستا هەر تەسەوری کیلۆیە بکە لێرە بە 500 لە مارکێتەکانە بە دوو بەڵێ ئەی یعنی چۆنە ئەڵێن زۆر کازەیە خەڵک ئەگەر تەنانەت لێرە پارەشی بێنە بێ بۆ خۆی یارمەتیان بەڵێ ئەوەژێ هەیە چاو ئەوە هەیە دامێ خوا و کارە هەیە لێرە بەڵێ ئەی هەیە بۆ نمونە خەڵک با بڵێن خەڵک شت بکڕێ دواتر پارەکەی باز هەیە ئەوەژێ بە قەرزیش بەڵێ بە قەرزیژێ بە پیاوەتی هەیە خێری خۆیەکە بەڵێ یعنی هەندێک کەس هەیە دەستی باشە زۆر باشە ینی ئەو یارمەتی و بەس بەرنامەکەی ئەوەیە کە تۆزە بازار ناخۆشە چونکە بەرنامەکەی ئاو هەندێک شوێن هەیە داگیرەکری بەڵێ ئیترەوە پشتی لە پشتەوەیان ئێمە لاقەمان ڕاستەکەی ئەی کە ئێوە بۆ بازار لێرە شدەکڕن لە کاتی شتکڕین و بازاڕیا خۆت بێیان کەسە نزیکەکانە معاملە ئەکەن هەندێشدا خاترتان بگرێت هەیە ینی خۆشە ئەو خۆدامە خۆ سنەتی ژار بێ معاملە بکەن دێشت بێگومان دەستان خۆش بێ بۆ بازارێکی خۆش سڵاو لێ بکەن پێشکی بەخێر بەسەر چاو سەلامەتی زۆر سپاسمانون ئێوە وەکو دوکانداری بازاڕی کلاسیک لەوەتی با بڵێن مۆڵەکان هەیە بازاڕی ئێوە چۆنە ئایا کاریگەری لەسەر بازاڕی ئێوە دروست کردووە بەدەستن مۆڵەکانەوە زۆر کاریگەری نییە بەسەرێمەوە چکە ئەمە عادەتە شتەکانمان هەرزانە شتەکانمان خەڵکێکی لە خوار وەسەتەوێتە لای ئێمە ینی خەڵکێکی هەژارێتە لای ئێمە شتی ئێمە سعری مناسبە و خێریشمان نیسبەی خێرمان زۆر کەمە بەڵێ ئەی خەڵک چۆنە ینی با بڵێن سەردانی ئێراکە حەز بە شت ئەکات لێرە ئەو تام و چێژەی بۆچی ینی با بڵێن خەڵک زیاتر هەر ئەگەڕێتەوە بۆ ئەم بازاڕە لە کاتێکا با بڵێن مۆڵەکان هەیە ئەم جێوە گەرمە هەیە بەڵام هەر حەزی بم بازاڕەیە هۆکارەکەی زیاتر ئەبێ بۆچی ئەگەڕێتەوە زۆر حەز نییە مەوقفی گیرفانەکەی و ئیمکانێتەکەیەتی ئەتوانێت لەم شوێنی ئێمە ئەگەڕێ بە دوای شتی هەرزانە تەنانەت گەربیشی بینین لە سەجادەکانە شتێکە فرۆشێت زۆر کوالەتێکی زۆر خراپە و دەنانێت لە وڵاتانی شۆهڵەسن کۆی کەسانێگەیە لە وڵاتانەوە ئەچن شتی کوالەتی نزم بێنن لەسەر جادەکان ساخەکرێتەوە نەوە بازارەکەش خەڵکێکی فەقیر هەروی تێکات بەڵێ ینی خەڵک بە بەردەوامی زیاتر ڕوو لە ئێراکە تاکو بۆ شوێنێکی کە هۆکاری زیاتر بۆ نرخەکان ئەگەڕێتەوە تاوان ئێمە نیسبەی خێرمان زۆر کەمە ینی نزیکە لە مایەوە ئەی چۆنە خەڵک لە کاتی شتکڕین معاملە شتەکان خاتری خەڵکە گرن بۆی ئەمە نیسبەت ئێمە سعرمان سابتە ینی نیسبەی خێرمان لە سادە بۆ 15 زیاتر نییە ئیتر ئەویش کرێ دوکانە و کرێ شاگردە و وەکو مەجالی سعری سابتە و ئەنی خێرمان زۆر کەمە بەڵێ ڕازین لە خەڵگا سەردانی بازاڕیەکە بازار چۆنە ینی بازار نییە بازار بە هیچ شێوێک نییە نەوەڵە بازاری سلێمانی بە تایبەتی زۆر سپاس پێم مامڵێ ئێوە وەکو فرۆشیارێک چۆنە لەم بازاڕەیە ئیش و کارتان ڕۆژانە چنێک مادووە بن بەهێنانی ئەم پۆشاک و فرۆشتەکانتان بۆ ئێرە بەڵێ ئێمە لێرە خەریکی فرۆشتنی پۆشاکین شوێنەکەمان دیاریکراو نییە ئیشی ئێمە لە سەعات 3:30 دەست پێ دەکات
هەموو ڕۆژێک ئەبێ ئێمە ئەم عارەبانە کۆ بکەینەوە و بیبینەوە بۆ مەخزن هەموو ڕۆژێک ئیشی ئێمە ئەوەیە 2-3 سەعاتمان ئەڕوا بەهێنانی عارەبانە و بدنەوەی لێرە ئێمە خەریکی کاسبی خۆمانین بەڵام کاتەکەمان کەمە شوێنەکەمان بێ خزمەتگوزاریە ئەگە عارەبانەیە شوێنێکمان بۆ دیاری بکرێت کە تایە بتوانین عەشای خۆمانی تیا فرۆشین زۆر باشە ینی ڕۆژانە کاتێکی زۆرتان ئەڕوا بەهێنانی ئەشیاکان بۆ ئێرە وەروە دواتر ئێوارانیشە بەبی بنەوە بۆ شوێنی خۆی بێگومان ئێواران چەندمان دووە بیان چەندێکن ئەو شتانی کە هەڵیانەگریت ئەنی هێنیت بۆ ئێرە بەڵێ هەموو کەسێک کە لێرە عارەبانەیە یاد و عارەبانەی لەژێر دەستایە کە بێ بیباتەوە بۆ مەخزن جا ئێواران لۆدێکی زۆری لەسەر ئەم جادە بەڕاستی زۆر هیلاکمانەکە هەم بۆ سیارەکان ناخۆشە کە ئێمە بەردەمیان نەگرین و ڕێیان لێگرین هەم بۆ خەڵکەکەش بۆ ئێمەوە هیچ کە زۆر ناڕەحەتە ئەبێ هەموو ڕۆژێک ئێوارەکەی دەست بکەین بە کۆکردنەوە ئەو هەموو ڕێ ببڕین بۆ ئەوی بتوانین ئەشیاکانی خۆمان بەرینەوە بۆ مەخزن بەڵام ئەی خەڵک بۆ نمونەیەت شتان لێکڕێ معاملەکان بۆ نمونە داشکانیان بۆ بکەن خاتریان بگرن بەڵێ ئێمە لە چاو شوێنی تریش بازاری کەس ناشکەین بەڵام لە چاو شوێنی تر لەبەرەوەی ئێمە کری دوکان و شت ناین خاتری خەڵکە گرین و نرخەکانمان کەمترێ لە چاو شوێنەکە بەڵام ئەی تۆ پێت چۆنە ینی خەڵک ئێستا سەردانی بازار ئەکات هەم ئێمە دوو جۆر بازارمانە هەم بازارە کلاسیکەمانەوە هەم مۆڵیشمان هەیە خەڵک بەڕای تۆ بۆچی زیاتر سەردانی ئەم بازارانەکە ناچێت بۆ نوێن لە مۆڵێک بەتایبەت لە مۆرزە گەرمایە لە شوێنێکی فێن کە بازاری خۆی بکات هەموو یەکەوێتەوە سەر نرخەکەی کە دەرامەتی خەڵک لە ئێستا زۆر وێرانە هەمووی معاشخۆرە و ئەوەش حاڵی معاشەکەیەکەی بینن دوو مانگ جارێ معاش خەڵک ڕووەکاتە هەرزانی ئێستا ئەوە نەماوە خەڵک پارەی پێ بێ بچێت بۆ مۆڵێک بە دڵی خۆی شتێک بکڕێت هەر ئەوەی پێداویستەکەی خۆی دابین بکات بە نرخێکی کەم بۆ ئەو بەسە بەڵێ دیارە بۆ خۆی بازارکردن زیاتر لای ئافرەتان پشکی شێر زیاتر لای ئافرەتانە یا تۆ ئافرەتان زیاتر بازارکردنەکەن بۆ بەهۆی ئەو فشارە دەرونی کۆمەڵایەتی کە لەسەر یانایە وەکو خێزان وەک لای هەموو کەسی ئاشکرایە ئافرەتان زیاتر لە ماڵەوە پەیوەستن بە ئیدارەدانی شتی پێداویستی ناو ماڵ ئەمە ژواکە فشارێکی زۆرتریان لەسەر بێ و زیاتری بازار بکەن هیچێشکە لەو نیشانە دەرونیانە بۆ منە ئافرەت لە دۆزینەوەی وردەکاری ڕەنگەکانە ڕێخستنی ناوماڵە یاخود دەستنیشانکردنی جۆری خواردنەکانە ئەمە ژێشێکە لەو داواکاریانی کە زیاتر لەسەر ئافرەتانەوە لە ڕەگەزی نێرە کارێکەکە وا بکات کە ئافرەتان زیاتر پەیوەست بن بە بازارکردنەوە خۆی ئێستا لە دنیای ئێستا دوو جۆر بازارمان بۆ دروست بووە مۆدرنەمان بۆ دروست بووە لەگەڵ بازارە کلاسیکەکەی کۆنا کلاسیکە کۆنەکە لەوانەیە کەسێک بچێت بە مەبەستی ئەوەی چۆنەڵەی هەوا گۆڕچەیە بکە یاخود تۆزێ وەرزش بکە بجوڵێ سەردانی ئەگەر چەند برادێ بکە و لە چایخانەیەک و کۆفیەکە دانیشێت بە شێوەیەکی ئاسایی و تێچوێژی کەمتری هەیە هەز بە کەمی ناکات لەوەی فشارێکی دەرونی بۆ دروست بێ وای لێ بکە کە کەسەکە چینایەتی هەز بە و چینایەتی بکە ڕاستە لە بازاری مۆدێرنایە ئەگەر کەسێک لە ئاستێکی دارایی لاوازە بێ کە بچێتە مۆدێرنەیەکە و کاڵاکانە بێنێ کاڵاکان کوالیتیە بەڵام نرخەکانیان گرانە هەز بە کەمی خۆی ئەکات واتە تێکشکانێک لە ڕووی دەرونیەوەکەوە من ئەو کاڵایە چەند حەزیشم پێیەتی بەڵام ناتوانن تەنانەت ئەو خواردن و کۆفیانی کە لە ناو مۆدێرنەکانە ئەیبینین وەکو مۆڵەکانە بێگومان نرخەکانیان دایم گرانترە وەک لە بازارە کلاسیکەکان ئەمە جیاوازیەکی چینایەتی وای لەکە فشارە دەرونیەکان بۆ سەر کەسەکان
جاری وایە ڕوبەڕووی قەلەقیە بنەوە ڕوبەڕووی خەمۆچیە بنەوە بەڵام حاڵەتەکەش ئەوە نییە کە با بڵێن ئەگەر کەسێک خۆی پێشینەی نەخۆشی دەرونی نەبوو بێت کێشەگەلێکی دەرونی زۆری بۆ دروست ناکە بەڵام بەڵێ لە حاڵەتێکا بۆی دروست دەکات کە جیاوازەکان زۆر بن کەسەکەش ئارەزومەندی بازاڕی زۆر لا دروست بواتە زۆرترین کاتی خاتم گیان پێمان بڵێ ئێوە کارکردنتان لەنێو ئەم بازاڕە گەورانەیە وەکو ئەم مۆڵانە زیاتر وەکو ئەزمموی کارکردنی خۆتان زیاتر چ خەڵکێک یاخود چ کەسێک ڕوو ئەکەنە ئەم جۆرە بازاڕە و مامەڵەکردن لەگەڵ ئەم کەسانەیە چۆنە ئایا قورس نییە مامەڵەکردن لەگەڵ خەڵک لێرە وەکو کارکردن و کڕین و فرۆشن لێرە؟ سەرەتا بەخێر بن وەکو ئەوەی کە چ جۆرە کەسێک سەردانی ئێرە ئەکا بە حکومی ئەوەی مۆڵە یعنی هەموو خەڵکێک سەردانمان ئەکات بەڵام خۆشبەختانە لەبەر ئەوەی کە سلێمانی ئێستا وەکو شوێنێکی گەشتیاری لێ هاتووە زیاتر گەشتیارەکانن کە ئەبینرن لە مۆڵەکانە و مۆڵەکانی کەکە لەو شوێنانەی کە زۆر پێشنیار ئەکرێن بۆ گەشتیارەکان کە بن بازارەکانی خۆیان لێرە بکەن و وەکو مامەڵەکردن و تەعاملکردن لەگەڵ مشتریە تا ڕادەیەک وەکو پیشەکەی خۆم بە پێ ئەزمموی خۆم ئاسانە لەبەرەوەی کە هەموو شتەکان یعنی ئێمە وەکو شوێنەکەی خۆمان هەموو شتەکان لەبەردەستان و مشتری یعنی خۆی سیر ئەکات چی بێ هەڵی ئەگرێت و ئەوانە ئەگەر شتێکیشیان بێت یعنی یارمەتیان بەڵێ بە حکومی ئیشەکەی خۆم وەکو ئیشەکەی خۆم لە چاو شوێنی ترە ئاسانترە مامەڵەکردن لەگەڵیانە. ئەی قەت ڕووی یاوە بۆ نمونە مشتری لێرە مامەڵە بکات لە کاتی کڕین و فرۆشنە؟ بەڵێ زۆر ئەوە هەیە یعنی بەڵام ئێرە شوێنەکانی ئێمە زیاتر سعرەکان سابتن چونکە ئیشەکان بە سیستەمە بۆیە ئەگەر ئۆفەرێک شتێک هەبێ هەتا بتوانین یارمەتی کڕیاران ئەین و ئاسانکاریان بۆ ئەوکەین بەڵام ئیتر وەکو مامەڵەکردنی سعر و ئەوانە ئینەکانی ئەمە سیستەمە یعنی بەدەست خۆمان نییە مامەڵی پێوە بکەین ئیتر بەڵام ئەو نەی بکرێت وەکو شوێنەکەی خۆشماندا ئیمەن ئۆفەر و داشکاندن و شتمان هەیە بۆ ئاسانکاریکردنی بۆ کڕیار و هەم بۆ مارکێتینی خۆشمان وەکو شوێنەکەمان باشترە. ئەی ئەگەر خۆت وەکو ینی شخصی خۆت بتەوێت شتێک بکڕی ئاخۆ هەر لە ناو مۆڵ ئەی کڕیان لە دەرەوەی ئێرە ئەی کڕی؟ وەڵا بە ئەکید ناو مۆڵەکان شوێنێکی کۆکراوەترە ینی تۆ سێرەکەی چەندین براندی جیاواز چەندین مەسەلەن هەر پێداویستیەکە هەبێت ئەتوانی مەسەلەن لە مۆڵێکە ئاوا کۆکرابێتەوە شتەکە ئاسانترە هەم کاتە بۆ ئەگەڕێنێتەوە لەبەرەوە زیاتر بەڵە دەستە خۆش بێت لە مۆڵەکانە بازاڕیەکەم.
ویسمان بزانین ئێوە وەکو کارمەندێک بۆن منە وەکو فرۆشیارێک با بڵین کە لەنێو مۆڵانەیە کارەکەن زیاتر چ جۆرە کڕیارێک ڕوو ئەکاتە ئەم شوێنەوە بۆ کڕین چ جۆرە کەسانێک گەن و ئاخۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم کەسانێک کە سەردانی ئێوە ئەکەن بۆ کڕین کەلوپەل و پێداویستەکانیان مامەڵەکردن قورس نییە لەگەڵیانە چۆنە؟ سەرەتا بەخێر بێن زۆر سوپاس بەخێراتنی کەناڵەکەتان و ستافە بەڕێزاکەین ئێمە بەنیسبەت ئیشکردن و دەوام و تەنزیماتی خۆمانەوانەیە و لە مۆڵەکەیە ئاگدار بن وەکو شێوازی بەرکەوتنمان بەڵێ لەگەڵ هەموو جۆرە چین و توێژێگا هەیە و بە تایبەت ئێمە وەگەوەی نزیکین ئێمە سەر بە عێراقین ئێمە زیاتر عەرەب ڕۆکە لە مۆڵەکەمان بەم شێوەیە زیاتر وەکو لە چینەکانی تریش بە هەمان شێوە ڕوومانتەیەکرێ وەکو بەرکەوتش لەگەڵ یەکتریا و معاملەکردن و قسەکردنیان وەکو کێشە بۆ ئێمە دروست ناکات و ئێمە وەکو توانە و هەوڵدانی خۆمان ئەو پەڕی توانە و هەوڵی خۆمانەدەین تاوەکو بۆ پەڕی ڕێز و بۆ پەڕی احتیادیەوانێوە لە کڕیارەکە بکەین بونجێ لەگەڵ ئێمە زۆر باشە ئەی قەت ڕوویاوە لە کاتی مامەڵەی کڕین و فرۆشتنە هەموو شتێریەک لەسەر سعرەکان لەسەر نرخەکان مامەڵە بکات لێرە لەگەڵتانە؟ بەڵێ بەنیسبەت ئەوەی جەنابیشتەوە ئێمە خۆمان لە دوکانەکەیە زیاتر ساینیجمان هەیە پرایس پۆینتمان هەیە لەسەردا ئەنرێت بەڵێ پرسیارەکرێت زیاتر لە کاتی ئۆفەرەکانیان بۆ نمونە کە دێتە مۆڵەکەوانێ وەک بڵێ لە دوکانێکی ترا معاملەی هەرتیاوە بێگومان لە هەموو شوێنێکە معاملە ئەکرێت بەڵام وەکو پرایس پۆینتەکانمان ئێمە دیاریکراوە دا ئەنرێت بڵێ لەبەر چاوی دا ئەنرێت ئەوە نەبێ شاراوە بێ شتەکان دا ئەنرێت لە بەردەم کڕیارەکان بەڵێ ئەی خۆت وەکو کەسێکە هەر لەناو مۆڵ ئیشەکەی ئەگەر بچێ پێویستێکیان شتێک بخۆت بکڕیت هەر لەنێو مۆڵ بازاڕیەکەی یان لە بێگومان ئێمە زیاتر وەکو کڕینی خۆمان و جلکڕین و کۆمەڵێک پێداویستی ڕۆژانەی خۆمان بگرێت لە هەردوو شوێنەکە ئێمە هەوڵەیین بیکڕین زیاتر ئێمە لە مۆڵەکەی ئەیکڕین چونکە خۆمان لێرە وابەسیم بە ئیشکردن و بە بڕاندەکەوانین بە کۆمەڵی بابەتیترەوە لێرە زیاتر جلەکانمانەکڕین پێداویستەکان و بگرێ ئەوانەی کە پێویستیشن هەر لە دەرەوە بۆ خۆمان ئەنجامین کڕینەکە ئەنجامین سڵام دەبێ خاتونکە زۆر سپاس مەمنون ئەمانە بزانین زیاتر بۆچی سەردانی ئەم مۆڵانە ئەکەی زیاتر بۆ پێویستی کڕینی پێویستەکانی ڕۆژانی خۆتە یاخود تەنها بۆ پیاسەکردن و گەڕان بەنێو مۆڵەکە سەردانی ئێرە ئەم شوێنانەکەنێەوە وڵی من خۆم زیاتر بۆ پێداویستیم بەس بەعزە جارێکی شەیە لەبەر مناڵەکانی ینی مەسەلەن بۆ یاریکردن و کاتێک بەسەر بەرن لەگەڵ مناڵەکانی ڕەفیقمان مەسەلەن یا لەگەڵ براکەیە یا شتێک بەڵام بەعام بۆ ینی شۆپینی بۆ کڕینی شتومەک بەڵێ ئەی ئێوە هۆکاری سەردانیکردنتان زیاتر بۆ ئێرە چێ ینی هۆکارێکی بۆ واگەڕێتەوە بۆ نمونە با بڵین لە هاوینانە با بڵێن ئێمە لە وەرزی هاوینین ئێرە لە ڕووی فێنکەرەوە ئێرە فێنکە تایبەتمەندیکی کەی هەیە بەڵێ زیاتر سەبەبەکەی ئەوەیە ینی مجموعە شت کە پێویستە پێەتی کۆمەڵەشت لە یەک شوێنە کۆکراوەتەوە مەسەلەن نان خواردنە تۆ ینی پێداویستەکان تەکڕینانە خۆی لە شوێنی ینی شوێنەکە پاکوتە میزە فێنکەرەوە بە تەکیدی لە زستانە گەرمە هەم مناڵەکان پێویستیان نەوەکو بوتم بە یاریکردن بێ ینی هەموو پێداویستەکان لە یەک شوێنە کۆکراوەتەوە بۆیە مۆڵەکان ینی شوێنێکی عملیە بۆ سەردانیکردن خاستان بۆ خێزانەکان بەڵێ ئەی کاتێککە لێرە کەلوپەل پێداویستەکانتانە کڕن قەت هەبووە مامەڵە بکەن لەسەر ئەو نرخی ئەو کەلوپەلانی کاتانەوە بیکڕن یاخود ئەکرێ بڵین خەڵک بەعام جۆرێک ینی با بڵین شەرمەکالەوەی بۆ مامەڵە بکە لە نرخەکانی ئێرەیە بەڵێ وڵی مەسەرەکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەیە نرخەکان بڵین سابتە ینی ئەو کەسانی کە لێرە ئیشەکان وەکو
مۆزەفێک ئیشەکان ینی ناتوانن لە نرخی ئەو کاڵایانە کەم بکەنەوە یا هەر جۆرە هینێکی تر بەس ئەوانە شتەکان جێگیر کراوە و ناتوانن دەستکاریکەن ئەو شتەش بەلای منەوە من وەکو خۆم زۆرم پێخۆشە ئەو شتە چونکە ئەوە یەکێک لە سەبەبەکانی تر چونکە زۆر ئیزعاجە بم بەو شتە ینی مامەڵەکردنی زۆر لەگەڵ فرۆشیارە بەڵام مەسەن لە شوێنی تر کە ئەچی مەجبوری مامەڵای بکەیت چکە احتیمالە ئەو نرخێکیشی خست بێتە سەر بەس ئێرە چونکە نرخەکان جێگیرەی تر مرتاحتری یەکجار سڵاو لێ بەڕێزەکەم زۆر سپاس مەمنون ئەمانەیە وەکو سەردانیکردێکی ئەم بازاڕە مۆدێرنانە کە لە نێو شارەکانمانە هەیە ئێوە زیاتر بچمە بەستەی سەردانی ئەم بازاڕانەکەن ئاخۆکە لەکل و پێداویستی ڕۆژانی خۆتانەکڕێن یاخۆد تەنها بۆ پیاسەکردنێک با بڵین بۆ جۆگۆڕینێک سەردانی ئەم شوێنانەکەن زیاتر بەڵێ طبعا ئەم بازاڕە مۆدێرنانە با بڵێن کە لە شارەکە هەیە شتێکی باشە ئێمە کە سەردانێکین هەندێک جار بۆ پێداویستی ڕۆژانەیە کە لە بەشی پێداویستەکانە بەکارین و هەندێک جاریش وەکو بەڕاستی جێوگۆڕینێکی لێ شوێنێکی ئارامترە شوێنێکی فێدکترە لەوانەیە بڵێن قەرەباڵغیشی کەمتری هەیە بۆ زۆر جار ئێمە سەردانی ئێراکەین بۆ مەبەستانە بۆ زۆر جار هەندێک بابەتی ژێتە ئێرە کە بەرنامەمان بۆ داناوە پرسیاری لێەکەین و هەندێک جاریش لەو بابەتان زۆر باشە زیاتر وەکو ئاماژت پێیاوتر لەبەری فێنکەرەوە بێدەنگی و زۆر قەرەباڵغینە هەستان بم جۆرە بازارانەیە لەگەڵ بەخێزانیەن زیاتریان ئەوە بە هاوڕێتی خۆی بەڕاستی هەردوو جۆرەکە چه بازاڕی کلاسێک گیان با بڵین بە بازاڕی مۆدرین ئەگەر ناونیشانەکە گونجاو بێ تاموچێژی خۆی هەیە هەندێک جار ئەو جۆرە بازارانەش کە کلاسیکن قەرەباڵغن تاموچێژی خۆیان هەیە سەردانیانەکەین بەڵام ئەم جۆرەش هەر تاموچێژی خۆی هەیە و خێزانی شەرین بڵێ یعنی وەکو خۆتان لە هەردوو بازارەکە سەردانی من هەردووچی تاموچێژی تایبەتی خۆم لێبینم هەردوو چان سەردانەکەم بەڵێ زۆر باشە ئەی کە لێرە بۆ نمونە ئەتانەوێت کەلوپە لە پێداویستیە بکڕن وەکو بازارەکانی تر بۆ نمە باڵێن بازاری کلاسیکی ئێوە مامەڵاکەن قەدرویا و مامەڵە سەر نرخەکان بکەن هەندێک شت هەیە یعنی بۆی ڕازگۆ بین لە دەرەوە ڕەنگە فەرقێ بێ و هەندێک بابەتی شەیە لێ نرخەکان باشن بۆیە توانین هەندێشتیش لێرە پێداویست لێرە دابین بکەیت یعنی کاڵاکە کەوتووە یعنی هەردوولاتان پێ باشە من هەردوولانم پێ باشە بەڵێ و پێویستیشان نەکرد باشیش پێ پێویست شەکە لە شاری مۆدرێنا هەبێت من شخصی خۆم ئەگەر بۆ پیاسە بێن ماڵم ناڵێنم بەس ئەگەر شتێکی تایبەتم پێویست بێ دێم بۆ مۆڵ ئەیکڕم و ئەزانم بۆچی دێم بەدڵنیایە بۆ پیاسە و بۆ شتکڕینش دێم بەڵام وەکو پێم وتی بۆ پیاسە ماڵم ناڵێنم بۆ شتکڕین مەگەر شتێکی تایبەتم بێت ئەگەر جلێکیشم پێویست بێت تهدیدەن ینی دیاری ناکەم بۆ ئەو جلێم ئەگەڕەمیتر ئەگەر شتەکەم بەدڵ بێکرد بۆ مارکێتینگی خۆیان هەر هەمویان لاوازن سرنجی خەڵک ڕناکێشن تێگەی بێگومان بۆ هەموو کەسێک نرخ گرنگە بۆ هەموو کەسێک دەوڵەمەند و فەقیر و وەسەط بۆ هەموو کەسێک دڵنیابە تێگەی یعنی ئەگەر دیقەت بی سرنجی خەڵک ڕناکێشن بۆ داشکاندن بۆ هەنێ یارمەتیدانی کەستەمەر ینی کڕیا
نەکانە گۆڕێ ئەوانەی کە لە چینە بەرزەکانن لەوانەیە هەست بە ئاسوودەیی زیاتر بکەن لە بازاڕە مۆدێرنەکانە ئەوانەشی کە لە چینی مامناوەند و چینە نزبەکانن لە ئاستی کۆمەڵایەتی و دارایی بژێوی ژیانە بەڵێ بێگومان هەست بە ئارامی دەرونی زیاترەکەن لە بازاڕە کلیسەکە بۆ بەریەکەوتنیش لە بازاڕی کلاسیکیا زیاترە ینی کراوەترە زۆرترە خەڵکەکان زیاترە بینی چونکە تێچوەکانی کەمترە مەرجیش نییە لەوانەیە لە چینە بەرزەکانیشە هەم سەردانی بازاڕە کلاسیکەکانەکەن کەواتە کۆمەلگایە بۆ کۆمەلگایەکیش فەرقەکەوەمان لە یاد بێ ئێمە بەردەوام لە دەروونناسی لە چارەسەری دەرونیە ئەڵێن کاریگەری پۆزەتیفی کەسەکان واتە بەڕۆحی لەگەڵ یەکا کاریگەریان زیاترە وەک لەوەی لەگەڵ ئامێرێکا مامەڵە بکەیت هەروەکو ئەمڕۆی دنیای تەکنەلۆژیای موبایل و شاشەکان کە ئەیبینی لەسەر شاشەیە نووسراوە ئەمە نرخی کاڵایە کە داشکانەکەی ئەوێ زیادی ئەوێ کەمی ئەوێە بەڵێ بێگومان تۆ لەگەڵ ڕۆحێکا کە تەعامولەکەیت کاریگەریەکان زیاترە بێت پەیوەندی کۆمەڵایەتیەکان وردە قسە زیاترە بێت هەست بە ئارامی زیاترەکەی بەڵام کێشەیەکیشمان هەیە لە بازاڕە کلاسیکەکانە سەیرەکەی ژاوەژە و دەنگە دەنگ و هاوار هاوار زۆرترە بەڵام لە بازاڕێکی مۆدێرنە کەمترەی بینی هەر بۆ نمونە لە جەوێکی وەک ئێستاە کە گەرمایە لە بازاڕی کلاسیکە گەرماکان زیاترن بەڵام لە مۆدێرنەکانە سەیرەکەی هەوای سارد لە هاوینە زۆر بەردەستە زیاتر لە زستانیشا گەرماکە واتە هەنگێشت هەیە فەراهەم کراوە لە بازاڕی مۆدێرنە هەم خاڵی ئیجابی خۆی هەیە پۆزەتیفی خۆی هەیە لە کلاسیکیشا بە هەمان شێوە خاڵی پۆزەتیف و نێگەتیفەیە بەڵام بە هەر شێوەیەک سەیری بکەین مرۆڤ دایم حەزەکە بگەڕێتەوە بۆ سروشتە ئەسڵەکەی ژیانی خۆی کە وەکو سروشتێک ئەگەر بازاڕی کلاسیک ببینین پێمان خۆشترە وەکو هەر ئەو شوێنانی کە ئەچین بازاڕە کۆنەکانی تیابینین شوێنێکی کللتوریە و دەرونیشی ئارا